وەک نەریتی ساڵانەی چالاکی قوتابخانەکانی هەرێمی کوردستان لە کۆتایی مانگی دوو دەستپێکی مانگی سێ و هەندێک جاریش لە مانگی چوارە ئەو پێشەنگای شێوەکاریانی قوتابخانەکانەکرێتەوە کە قوتابیان خۆیان تیدا بەشدارە بن لە ڕێگەی مامۆستای هونەرەکانیانەوە بتوانن بەشدار بن لەو پێشەنگایانە لە هەولێری پایتەخت پێشەنگایکی شێوەکاری بە بەشداری 110 قوتابخانی بنەڕەتیەکرێتەوە کە هەمووی بەپێی ئەو شێوە زوستانداردانی کە بۆیان دەستنیشانەکرێت ئامادە ئەکرێن و دواتریش لەو شوێنەی کە دانراوە نمایشەکرێن و خەڵکانێکی زۆر ڕۆکەنە ئەوێ بۆی بتوانن ئەو وێنانە ببینن. وێنەکان دیارە بە بەشداری قوتابیانە، قوتابیان خۆیان بەشداریەکەن لە دروستکردنی وێنەکانەوە خۆیان ئەو وێنانە دروستەکەن و هەروها لە ڕێگەی مامۆستای هونەرەکەەوە دەستنیشانی باشترین لا وێنەکانەکرێت کە زۆرترین وێنە هەڵبژێرێت و دواتر لە ڕێگای ئەو ستانداردی کە هەیەە بۆ شێوازە ڕێکەخرێت و نمایشەکرێت. بەشداریکردنی قوتابخانەکانیش هەموو پێکەوە بابەتێکی گرنگە، هەم نزیک بوونەوەی مامۆستایانی هونەر و جارێکی تر وە هەمیش ئەو قوتابی و میوانانەی کە ئەچنە ئەوێ جارێکی تر کارەکانی خۆیانە بنەوە بێتە جێگای دڵخۆشی بۆیان ئامانجلی بەرەو پێشچوونی بابەتی هونەرە لە نێو قوتابخانەکانە تا بتوانن لە ڕێگای قۆناغی بنەڕەتیەوە زیاتر منداڵی بەهرەمەند بدۆزرێتەوە، هەروەها هەنی قوتابی بدرێت بۆ بەرەو پێشچوونی بابەتی هونەری لە داهاتووی کوردستاندا. ڕۆژی چوارشەمە پێشەنگایکی شێوەکاری بۆ سەرجەم قوتابخانە بنەڕەتەکانی سنووری ناوەندی هەولێر با بەشداری 110 قوتابخانی بنەڕەتی کرایەوە. خوێندکاران و قوتابیان بە نمایشکردنی تابلۆ و هەڵواسینی وێنەکانی پۆشینی جلوبەرجی کوردی ئامادە بوون و وێنەکانیشیان گوزارشتی لە سروشت و ژینگە دۆستی و تەندروستیە کرد. ئەو پێشەنگایە ساڵانە دەکرێتەوە، پێشەنگای دەکرێتەوە لە قۆناغی بنەڕەتی و لە ئامادەی و لۆ باخچەی منداڵان. ئەمڕۆکە ئەو پێشەنگایە لە قۆناغی بنەڕەتی کرێتەوە لە پۆلیەکە تاوەکو پۆلی شەرچکە ڕێنمایەکانیان جیاوازە، ئاسی قوتابیەکانیش جیاوازە. 110 قوتابخانە بەشداری ئەو پێشەنگایە کردووە. هەڵسەنگاندنیشمان هەیە لەلایەن بەسێ کەسی پێک دێ سەرپەرشتیارێکی هونەری مامۆستایانی چالاکی قوتابخانە و ئەندامیش مامۆستایانی چالاکی قوتابخانەکان بە پلەکانی نایابوو زۆر باشە و باشە هەڵسەنگاندنی لۆ دەکرێت. ڕێز و سوپاش دەرێتە ئەو مامۆستایە هونەریانی کە بەشداری ئەو پێشەنگایە نایان کردیا کە هاتینا لایەن بەڕێوەبەری پەروەردەی ناوەندی و ڕێز و سوپاسشان دەدرێتێ. خوێندکارەکان کە بەشداریان تێدا کردووە هەمە جۆرە، هەر کەسە بەخۆتان زانین ئێستا بارودۆخکە ئێستا بارودۆخی بابێن کڕۆنێ یاخود بەهارە ئەمە جۆران هەر کەسە وێنەکان تەعبیر لە ئیحساس و ناخی خۆیان دەکات. ئەمە ئازادمان کردی لە دەستنیشانکردنی وێنەکانیان، بەڵام داوای هەژ وێنەمان کردیا لەبەر ئەوەی ڕێژەی قوتابخانەکان زۆرە لێش بابرێن 110 قوتابخانە تۆزە دەبێ ئازاد بن لە دەستنیشانکردنی وێنەکان و خۆشان دەستنیشان دەکەن.